لم يدع قول الزور هر کەسێک شایەتی نەحەقە واز لێنێرێ و کاریشی پێ نەکات. ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لێبێ تۆ بە ڕۆژووی چۆن ئەبێ درۆ بکەی، بە ڕۆژووی چۆن ئەبێ شایەتی نەحەق بدەی، بە ڕۆژووی چۆن ئەبێ بڵێ ئەشهەدو بیلا فڵانە شت وایە و فڵانە شت وانییە، چۆن ئەبێ جنێو بدەی، چۆن ئەبێ باسی ناموسی مسلمانێک بکەی، چۆن ئەبێ حەسادەت بە مسلمانێک بەری. هەر کەسێک ئەگەر ئەم جەهل و نەزانیەی تایە خوای پەروەردگارە هیچ پێویستی بەم بەندە نییە نەخۆی برسی بکا و نەخۆی تینوو بکە. ئەگەر ئەمە قیاسەکەتەوە ئەزانیت، ئەگەر ئەزانی خۆت پێ ناگیرێ خۆت عەزیەت مەدە. ئێستا ڕۆیتەوە تێر نانەوڵایی و ئاو سەرد بخۆ، چکەم خوای گەورە پێویستی بە من و تو نییە بە ڕۆژوو بین. إنكم لن تبلغوا ضري فتضروني ئەمە قیاسە. خوای گەورە لە حەدیسی قودسیە فەرمێ ئێوە هیچ کاتێوە نەبەرز نابنەوە زەرەر لە من بدەن. ولن تبلغوا نفعي فتنفعوني ئەوە نەش بەرز